سەری کەم ڤیدیۆ بکەن و دوای دەست پێ دەکەین شە دیارە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه وێڕایی بەخێرهاتن و دەستخۆشیم بۆ سەرجەم ئەو براو بەڕێزانەی کە ئەم خێوەتگەیان سازدا و بەشدار بوون خوای گەورە ئەم کۆڕ و مەجلیس و خێوەتگەیمان بە مەجلیسی تاعات و عیبادەت بۆ لە قەڵمدا بەڕێزان بابەتەکەی من دوو تەوەرەیەکیان نووسراوە بانگەواز لە سەدەی 22 بەس ناساندنی کتێبێکە لەسەر ئەو بابەتەیە تەوەرەیەکی دووەم ڕووی لە خۆتانە جا من تەوەرە یەکەم هەر بە سەریع سڵایتەکان نیشان دەدەم چونکە ئەوەی دووەمم زیاتر لامەست چونکە کتێبەکەتان دەدرێتێ دوایی هیوادارم هەمووتان بخوێننەوە چونکە جۆرێک لە نوێکاری لە بابەتی بانگەوازدا هەیە ئەم دیمەنەشم بۆیە نیشاندان بەڕێزان بەڕاستی ئێمە خوای گەورە بەو دیقەت و وردی و بەو جوانیە دروستی کردوین بەڕاستی بێوەفاییە سپڵەیە بەرامبەر بەخوایەک بەو وردەکاری ئێمەی دروست کردووە پێمان قورس بێ بە پێی فەرمانی خوا بجوڵێنەوە پێمان قورس بێ شەریعەت و بەرنامەی خوا بگێنین پێمان قورس بێ شەریعەت و بەرنامەی خوا لە ژیانی کۆمەڵگای خۆماندا هەوڵی چەسپاندنی بدەین ئەمە جۆرێکە لە بێوەفایی خوای گەورە بەو وردەکاریە بزانێ یەکتی کە ئێمە دەیخۆین ئەو هەموو قۆناغە دروست دەکاتە هەندێکی دەبێت بە خوێن و هەندێکی دەبێت بە سیوانی کە دکتۆرن باشتر دەزانن ئەم کتێبێ بەڕێزان کۆمەڵە تەوەر لە خۆی دەگرێت تەوەری دەواازەی یەکەم دەواازەیەک بۆ تێگەیشتن لە بانگەواز لە 5 بەشدا باسی دەکە تەوەرەی دووەم باسی هاواتەکانی بانگەواز چەند وشە لە قورئاندا بە معنای بانگەواز هاتوون یان هەمان معنای بانگەواز دەگەێنن دووەمیان سێمیان پێکاتەی ڕێکخراوە بانگەوازیەکان ئەوانەی دەستنە بازنەی ڕێکخراوی بانگەوازی هەر من و تۆنین کۆمەڵێک خەڵکی کەش پێی دەگوترێت ڕێکخراوی بانگەوازی ئەوە دەکرێت بۆی ئاشنا بین بۆی کاری خۆمان پێمانوانە بێ ئێمە وەکو ڕێکخراوێک تەنها ئێمەین کاری بانگەوازەکەین خەڵکی کەش هەیە بە ئاگامان لایان بێ خاڵێکی دی ئەم نەخشەی بانگەوازە ڕاستی من گەنجێک وتم بەو شێوازی عەرەبیەکەم پێدا وتم بەو شێوازی بۆم دروستە بەڵام ڕاستی ئەگەر گەنجێکی دیزاینەرێکی زۆر بەتوانە هەبێ ئەمە بخەینە سەر فلێکسێک لە هەموو لق و دەستەکاندا بە درێژایی ژوورەکەی ئەمە ببێت بەڕاستی یعنی کاری خۆی دەبێت کاریگەری خۆی دەبێت بۆچی چونکە بەردەوام نەخشەی بانگەوازمان لە بەرچاو دەبێت زۆر جیاوازی هەیە تۆ کتێبێک دەخوێنیتەوە دوای 10 ساڵ نبینیتەوە بەڵام ئەگەر ئەم نەخشەیە لە بەردەستمان بێ بەڕاستی تێدەگەین کە نەخشەی بانگەواز تەنها داعی و مەدعوونیە خاڵێکی دی ئەمە دەرەختی بانگەوازە تاڵ قسەیەکی زۆر جوانە دەڵێت تا دەرەخت جوانتر و چاکتر ئاو بەدرێ بەرەکەی باشتر دەبێت ئەمە یاسایە لەو بەریش نووسراوە تا بانگخواز بانگەوازکار ینی هەڵگری زانستی زیاتر و زۆرتر بێت بەرهەمی بانگەوازیەکەی غەڵەتە
زیاتر و چاکتر دەبێت. دار و درەخت و بانگخواست. دواتر درەختی بانگەواز ئەم خاڵانە لە خۆ دەگرێت کە لە کتێبەکەدا ئاماژەی پێکراوە. ئەنجا زانستی بانگەوازی هاوچەرخش دوو بەش لە خۆی دەگرێت. بەشێکیان زانستە بنچینیەکانی بانگەواز کە شەویش قسەی لێسەر کرا، بەشی دووەمیان زانستە تەواوکاریەکانی بانگەواز. ئێمە وەکو پرۆسەیەکی دەعەوی تەنها پێویستمان بە زانستی شەرعی نییە بڵێن تەنها دەبێت لە زانستە شەرعیەکان شتێک بزانین. کۆمەڵێک زانستی کەمان هەیە لە کتێبەکەدا ئاماژەی پێ دەدەن زانستی تەواوکاری. ئەگەر ئێمەش لایەنی کەم شتێک لەو زانستانە نەزانین مەشروعی بدەعەویمان لاواز دەبێت. ئاراستەکانی بانگەواز ڕاگەاندن تەسکیە و پاکانە تەعلیم تەطبیق تەفعیل ئەوانە ئاراستین بەو شێوازەی دەتوانی بانگەواز ئاراستەی کۆمەڵگا بکەی. پایەکانی بانگەواز سێ پایە باز دەکا. بانگەوازکار بانکراو لەگەڵ وەسیلەی داعوە ئەوانش باز دەکا کە هەرسێکیان پێویستیان هەرێکە پێویستی بە کۆمەڵی خاڵ هەیە. دواتر قەیرانەکانی بانگەواز لە سەدەی 21دا یعنی قەیرانی بانگەواز بریتین لە چی ئاماژەی بە 5 قەیران کردووە کە پێویستە ئێمە لە قۆناغی ئێستامەدا ئاگامان لە قەیرانەکان بێ و چۆن ڕوبەڕووی قەیرانەکان دەبینەوە. لە قەیرانی معریفیدا یەکێک لە قەیرانەکان قەیرانی معریفیە سێ خاڵی ئاماژە پێ کردووە. دواتر چۆن ئەتۆ وەکو کەسێکی مشرخۆر لە بواری دەعوە بانگەوازدا چۆن دەتوانی پسپۆری بانگەوازیەکەت هەڵبژێری، چۆن دەتوانی بە شێوازێک لەوێ کۆمەڵە خاڵی تێدایە کە لە 5 خاڵدا ئاماژەی پێداوە. دواتر قەیرانەکانی پسپۆری بانگەوازی ئەوەش یەکێکە لە قەیرانەکان، یعنی خەڵکی خۆی بە پسپۆر دەزانێت لە بواری بانگەوازدا، بەڵام کۆمەڵی قەیرانی پسپۆرشمان هەیە لە چەند 5 خاڵدا ئاماژەی بەوانش کردووە. دواتر چۆن داهێنان بکەم لە پسپۆریە بانگەوازیەکەمدا، چۆن ئیبداع بکەم، چۆن داهێنان بکەم. تۆ پسپۆری لە بواری دەعوە بانگەوازدا، بەڵام پێویست بە ئیبداع و داهێنان چۆن داهێنان بکەی لە 7 خاڵدا ئاماژەی پێداوە. پێوەرەکانی هەڵبژاردننی هۆکارەکان ئەتو ئەو میکانیزم هۆکارانەی بەکاریان دێنی بۆ کاروباری دەعەوی پێوەرەکانی چن؟ بە چ پێوەرێک لە خۆت و هەمووی مەفتوحە ئەلغایەت و بەڕی الوەسیلە یان پێوەرەکان چین؟ لە چەند خاڵێکدا لە 4 خاڵدا باسی کردووە. دواتر گرفتەکانمان لەگەڵ هۆکار و تەکنەلۆژیای سەردەمدا لە 3 خاڵدا ئاماژەی بەو گرفتانە چۆن ئەو گرفتانی ئێمە لەگەڵ تەکنەلۆژیای نوێدا چین باسی کردووە. چۆن مامەڵە لەگەڵ هۆکار و تەکنۆلۆژیای نوێ بکەین، ئەوەش بەڕاستی یەکێکە لە ضروریاتی داعی و بانگخواست ئێمە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین لە 7 خاڵدا باسی کردووە. دواتر ڕێگریەکانی پشگیری پرۆژە بانگەوازیکەن، ئەو شتانەی ڕێ لە پرۆژەی بانگەوازی دەگرن ناڵن چالاک بێ، شەویش هەندێکتان ئاماژەتان پێکرد، لەوانە بوونی ڕێگری شەرعی فقهی لە لای هەندێک لە خێرۆمەندەکان کاکە دروست نییە زەکات بدرێت بە پرۆژەی داعوی، دروست نییە هەموو ساڵی خیلاف و شتی زۆر دروست دەکەی. یەکێک لە گرفتەکان ئەوەیە، یعنی گەورەترین دەوڵەمەندی کوردستان پێی وایە ئەگەر زەکاتەکەی بڕوا بیدا بە فەقیرێک کە خوێندەواری نییە، تەنها فەقیرە و ناتوانێت خێزانی بەڕێوبەرێ، زۆر باشترە لەوەی بڕوا دەداعی و بانخواست تەفەڕوغی پێ بکات ساڵانە موچیان بداتی. ئەو قەنەعەتە لای دەوڵەمەند هەیە، دەبێت ئێمە کاری لەسەر بکەین ڕاستی کەینەوە. بۆچی ئەرکی هەمومانە کە بانگەوازکەین؟ بانگەواز ئەرکی هەمومانە، دەبێت هەر هەمومان داعی و بانگەوازکار بین، بەڵام دەبێت وەزیفەکەت بکەیە مەیدانێک بۆ داعوە. تۆ طەبیبی، تۆ مهندسی، تۆ محامی، تۆ کرێکاری، تۆ وەستای، تۆ بازرگانی. دەزانی ئیسلام ئەوەندەی لە ڕێگای بازرگانە نەخوێندەوارەکانەوە گەیشتە قاڕی ئاسیا ئەفریقا، ئەوەندە لە ڕێی خوێندەوارە بڵاو نەبووتەوە. بۆ مسلمانە نەخوێندەوارەکان و وەزیفەی خۆیان کە بازرگانی بوو کردبیانە ساحە و مەیدانێک بۆ گەیاندنی ئیسلام. دەبێت تۆ هەر وەزیفەیەکت هەبێ، وەزیفەکەت منبەرێک بێ بۆ گەیاندنی بانگەواز، چونکە مسلمان لە نێوان دووشتدایە، وەزیفە و دەور. وەزیفەیەک هەوڵدان بۆ دۆزینەوەی، وەزیفەیەک بۆ ئیستیقراری حیاتە لە دنیادا، بۆ ئارامی ژیانی بژێوی دنیایە و زەڕورە بۆ هەمومان. بەڵام دەبێت دەوریشمان لەبیر نەچێت، دەوریش بریتێ لەو ڕۆڵەی کە لەسەرمان واجبە ئێمە بۆ ئیستیقراری حیاتی قیامەتمان تەفعیلی بکەین، چالاکی بکەین، زەمینەی بۆ خۆشکەین. کەواتە من و تۆ لە بەردەم ئەم دوو کارە گرنگێکدای، وەزیفەیەکی دنیاوی، بەڵام دەبێت دەور و ڕۆڵیشمان بۆ قیامەت هەبێ. ئەویش بەوە دەبێت هەمان وەزیفەی دنیایی بکەینە منبەرێک بۆ ئەوەی ڕۆڵ و دەورەکەی تێدا ببینی. ئەوە بە کورتی باسم کرد،
ئەسڵەکە کتێبەکەتان پێدەدرێ ئینشاڵڵا بەڵام هیوادارم هەمووتان بیخوێننەوە بۆ ئەوەی بۆ خێوەتگەیەکی دی هەر یەکێک لە جەنابتان داهێنانێکی نوێ میکانیزمێکی نوێ پرۆژەیەکی نوێ بۆ شێوازی خێوەتگاکانمان بەڵکو بۆ شێوازی بەڕێوەبردننی ڕێکخراو بۆ شێوازی ئەنجامدانی چالاکیەکان بۆ ئەوەی ئێمە هەر لەسەر ڕیتمی ڕابردوو نەڕۆین ئەگەر بەڕاستی هەمومان لەسەر شێوازی ڕابردوو کار بکەین زۆرێک لە شێوازە کۆنەکان هەیە کۆن بووە بەسەر چووە بەڵام ئەوەشمان لێ تێک نەچێت نوێکردنەوە یعنی نوێکردنەوەی بانگەواز معنای ئەوە نییە ئێمە بین میکانیزمی ناشەرعی بەکاربێن بەڵکو لە ئەسڵدا تەجدید لابردنی تەپ و تۆزە لەسەر شتێک بچینەوە سەر ئەسڵی خۆی ئەگەر ئێمە بچینە سەر هەمان ئەو ئەسڵی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە کاری دەعویدا بەکاری دەهێنا پێم وایە گەورەترین نوێکاریمان کردووە ئەوە لێرە کۆتایی ئەو کتێبەیە پێشکەشە بەکار دکتۆری حیسەی خۆ زوور کرد بەڵێ تا ئێرە لێوێدا هەیە ئەم چە قسەیەم بۆ جەنابتان بەڕێزان بۆ خۆمە ئەنجا بۆ ئێوەشە لە کۆتاییدا بۆی بەڕێزان ئێمە هەمومان چەکمان بەدەستە چەک بۆچی بەدەستەوە دەیگری بۆ ئەوەی لە ئامانجی پێوەپێکی ئەگەر تۆ کتێبە عیلمە زانستە وەزیفەیەکت هەیە نەتوانی ئامانجی خۆتی پێوەپێکی کەواتە تۆ بەڕاستی بارێکی قورست لە خۆت هەڵداوە بەبێ هیچ وانە نابێت کەواتە بۆ ئەوەی ئامانجەکانمان بپێکین بە تایبەت بۆ ئەوەی گەنج چەند شتێک گرنگە ئەم پێنج خاڵەیە بۆ هەمومان زۆر گرنگە بەڕێز کە بە کورتی باسییان دەکەم یەکەم خاڵ بە زەگەر نەینووسن لەبیرتان دەچی بەس سەرە نوقاتەکەی بنووس یەکەم اکتشف معدنك ئەوەی باسی دەکەم هەمووی یا لە قورئاندا هەیە یا لە سونەدا هەیە قسەی خۆم نییە اکتشف معدنك شریعەتی ئیسلام وحی کە برتێ لە قورئان لە سونە پێمان دەڵێ ئەتۆ بەر لە هەر هەنگاونانێک بۆ زەواج بۆ دەعوا بۆ تەخەسوس و پسپۆڕی بۆ وەزیفە لە دنیادا بۆ دەور و ڕۆڵبینین لە ناو کۆمەلگادا پێویستە خۆت بناسی پێویستە معدەنی خۆت بدۆزیەوە هەر کەسێک نەتوانێ نەزانێ معدەنەکەی چییە لە هەڵبژاردننی خێزانیدا سەرکەوتوو نابێ علەما و زانایانی سەلەف ناوێت لە ناوە کەفاءە یعنی تۆ کە نەتوانی بۆ خۆت بزانی تۆ معدەنەکەت زێڕە بڕۆی معدەنێک هەڵبژێری بکەی بە هاوسەری خۆت کە تەنەکە بێ ئایا زێر و تەنەکە بەیەکەوە گونجاون تەنەکە زوو ژەنگ دەگرێ ئایا مادەیەک زوو ژەنگ بگرێت تۆش ژەنگایی بکە لەگەڵ تۆ دەگونجێ کەواتە دۆزینەوەی معدەنی خۆت زۆر گرنگە بەڵگەمان چییە لەسەر معدەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە صحیح مسلم دەهاتووە دەفەرمێ الناس معادن كمعادن الفضة والذهب لا رواياتي لسنة كمعادن الذهب والفضة پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی دوو معدەن دەکات زێر و زی و چووکە لە کۆمەلگادا ئەم دوو معدەنە زۆر بڵاو بوو نەخوێ دەوارەکانی دەیانزانی درهەم زی بوو دینار زێر بوو هەمووی دەیزانی بەڵام هەندێک مەوادی دیکە هەیە خەڵک نەیدەزانی فسفۆر هەیە و جیوە هەیە و نازانم چی ئەوان نەدەزانی بەڵام ئەم دوو معدەنە ناسراو بوون لەناو هەموو کۆمەلگادا خەڵکی وەکو مەعادین و کانزای جۆرا و جۆروان وەکو معدەنێکی وەکو زێر وەکو زیو خيارهم في الجاهلية خيارهم في الإسلام إذا فقهوا باشترين جوري معدن لجاهلية باشترين جوري معدن كواتا معدن ثابتة معدن خوا دروستي كردوا معدن خوا دروستي كردوا لو كسيدا چه معدنك تو چه معدنك خوا دروستي كردوي أو معدنية علاقة بإيمان وكفر ونية أو معدنية علاقة بذاتي خوت وهي خودي خوت باشترين جوري معدن لجاهلية دا باشترين جوريانا لإسلامتي دا بلان بمرجك لدين تبقى لدين شارزابي إمام عمر رضاي خواي لبيت كينو منك ما بودين تو غير إمام عمر لسر معدن بالله خالد كوري وليد بيشوي مسلماني بأعزابو هر أعزابو شاو نترز بو كمسلمان بو همان معدن استفادة لكران استفادة دست كانت خوش بالله
بەڵام کاتێک لە دین شارەزاب ئیمامی عومەر بە ئەندازەیەک توند بوو دائیمەن دەست و قام و بازووی بۆ زل لە لێدان و تاکە کەسێک نەبوو لە مەکەدا بتوانێت لە بەرامبەری عومەردا بوەستێ نەبوو بۆیە یەکەم کەس بووتی هەر کەسێک دەیەوێت خێزانەکەی بیوەژن بێ و منداڵەکانی هەتی بوون و خۆی نازان چی لە بەسەر بێ بابێ لەو شیوە من هیجرت دەکەم دەڕۆم ئەگەر مرد و پیاو هەیە بابێ کەس وێرای بچێ چکە دەیانزانی کەسێکی فعلی و مەیدانیە توندیەکەی جێبەجێ دەکە وەکو من و تۆ نیە بڵم کوڕە لێت قبوڵ ناکەین هەر لێشی قبوڵ کەین ئەو عومەرەیە توندەیە کە موسڵمان بوو ئایا وەکو کاک سەرباز ئایا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەنهەجی پەروەردەییدا هات تەبع و مەعدەنی عومەر بگۆڕێ و ئایا پێغەمبەر دەتوانێت مەعدەنی کەسەکان بگۆڕێ زێر بکا بە زی و زی بکا بە زێر دەتوانێت کەواتە مەشروعی پەروەردەیی گۆڕینی مەعدەن نییە بەڵکو ئاراستەکردنی مەعدەنە توندی ئیمامی عومەری گۆڕی لە زوڵم و غەدر و چەوساندنەوەی خەڵکی بۆچی بۆ دیفاع لە وەحی و لە شەریعەت ئیمامی عومەر کاتێک دەگوترا ئیمامی عومەر دەیانگوت کانە وەقافەن عینده کتاب الله هەر کە دەگوترا وەحیە خوا دەفەرمێ پێغەمبەر دەفەرمێ هەر پێغەمبەر دەیفەرمووت دعه یا عومەر دعهم یا عومەر دعك یا عومەر مەه یا عومەر مەهلا یا عومەر یەکسەر دەوەستا شمشێری هەڵدەکێشا لە ناو عەرەبدا شمشێری هەڵکێشان بۆت نەبوو بیخەوە ناو کالانی ئیلا دەبێت زەبر بۆشێنی عیبێکی زۆر گەورە بوو بەڵام ئیمامی عومەر لەبەرەوەی وەحی بوو شمشێرەکەی بەدەیان جار دەیخستەوە ناو کالانەکەی لەبەرەوەی دەیزانی ئەوە وەحیە ڕوونە کەواتە مەعدەنی تۆ چییە پێویستە هەر یەکێک لێوە بچنە چەندان خوڵ و دەورە مەعدەنی خۆتان بزانن ئێمە حەقیبەیەکەیە 30 سەعاتە ئەگەر گەنجان بتوانن ئەو زەمینەیە سازکەن من لە خزمەتاندا دەبم هەر هەمووتان مەعدەنی خۆتان دەزانن لە خلالی خولەکەدا هەر هەمووتان بۆتان دەردەکەوێت تۆ چ مەعدەنێکی و چ زیرەکیەکت هەیە و چ تەبعێکی و باوک و دایکت خوشک و براکانت وە قوتابیەکانیشت چین مامۆستاکانیشت هەمووی دەزانی زۆر بەڕوونی بەڵام 30 ساعتە تۆزە کاتی دێ دکتۆر بەختیار ئەوە لە خزمەتدا دووەم هەر بە کورتی اکتشف لەونەک مەبەست پێی چییە ڕەنگ بزانە ڕەنگی خۆت کەشف بکە تۆ چ ڕەنگێکی مەبەستمان ڕەنگی پێز نییە ڕەنگی دەم و چاو نییە مەفرۆزە هەر یەکێک لە من و تۆ وێڕای مەعدەن لەو نیشمان بزانین خوای گەورە دەفەرمێت چی ومن الناس والدواب والأنعام مختلف ألوانه كذلك ونيا خلق لناو خلقيدا لناو ئاژەڵەکان و ئەنعامدا ڕەنگی جۆرا و جۆر هەیە وەک چۆن لەناو ئاژەڵ و ئەوانەدا ڕەنگی جۆرا و لەناو ئینسانەکانیشدا هەر بە هەمان شێوە ڕەنگی جۆرا و جۆر هەیە ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم رنگتان جیاواز ئەم ڕەنگ جیاوازیە بریتێ لە چی بریتێ لەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ خوای گەورە ئادەمی لە قەبضەیەکی خوا کە لە خوا دەوەشێتەوە ئەو قەبضەیەی لەسەر زەویدا قەبزەیەکی لە زەویدا لە هەموو بەشەکانی زەوی پێوە هات ڕق و نەرم و شل و ڕەش و سپی و ئەنواعی پێوە هات قوڕ و لیتە و لە هەمووی فجاء بنو آدم على قدر الأرض ئینسانەکانیش بە پێی بەشەکانی زەوی دروست بوون سپیان سووریان ڕەشیان لەو بەینێدا والخەبیث والطەیب قوڕ هەیە بۆنی کردووە شوێن هەیە بۆنی کردووە ئەوەی کە ئاوی بەردەم حەمام وشتی بەردەڕوانیە ئەوەشی تێدا بوو والخەبیث والطەیب پیس و پاک والسهل خەڵکی زۆر ئاسان والحەزن وبين ذلك خەڵکی دایمە خەمبارە دایمە بێتاقەتە دایمە ماتە دەڵێ باوکی کوژراوە ئەمە بە پێی تەبعی زەوی ئەم تەبعی بەشەکانی زەوی گوازرایەوە بۆ ڕەنگەکانی مرۆڤ لە خولێکیدا باسی ئەو بابەتەم کرد مامۆستایەک بەشدار بوو کتی مامۆستا باسی ئەم کرد عەلاقەی بە موسڵمان و غێرە موسڵمان وتی وەڵام مامۆستا من باپیرم کاکەی بوو موسڵمانێ سافرەکە لە سلێمانی مامۆستایە
وتی باپیرم کاکەی بوو سارێکی هەڵەبجە موسڵمان بوو لە کوڕی باپیرمی داواتە لە خاڵی کوشتی تی کۆمەڵی ڕیسپیان هاتن هەموو تەوقعیان دەکرد چووک ئەوان موسڵمان و ئێمە کاکەین بەڕاستی زۆر توند بین بەرامبەریان بەڵام وتی باپیرم زۆر مرد بوو زۆر مەوتی جا قەشی دەکات لیاندا و کوشتیانە عەفو بن جا ئەمە علاقەی بە موسڵمانەتیەوە نیە بەڕێزان موسڵمانە جووبە و مێزەری لەسەرە خوا نەکە سارەکەت لە منداڵەکە بدابەت لەگەڵ حەل نابێ طبعێکی ئەوەندە قورسی هەیە ئەوەندە ڕقی هەیە نازانی چۆنی لە کاسمێڵیشی ئەوەندەیە یعنی کوڕەکەت کوشتووە دەچی دوو قسەی خۆشی بۆ دەکەی مامۆستا مادام جەنابەت هاتووی کاک دکتۆر بەختیار هاتووە کاک دکتۆر فڵان کەس هاتووە فڵان مام تەماشا هەمووی بە قوربانی ئێوە بێ وەرە کوڕەکانێکیشم سەر بەردەستان ناگرم ئەمە علاقەی بە ئیمان و کوفرەوە نییە ئەمە لەگەڵ ئینساندا دەگوازرێتەوە بۆیە لە ڕیواتێکدا دەفەرمێ فەخەرەجەت ذریەته على حسب ذلك ذریەتی ئادەم بەپێی ئەم ڕەنگانە دروست بوون فجاء بنو آدم لە ڕیواتێکدا على قدر الأرض ئادەمی زادەکان بەپێی ڕەنگەکانی زەوی دروست بوون هەر یەکە ڕەنگێکی لە بەشەکانی زەوی بەرکەوتووە کەواتە ڕەنگت بدۆزەوە تۆ چ ڕەنگێکی پاشان شاکیلەی تۆ چییە کێ دەزانێت شاکیلە چی شکل پێکاتەی تو کەیکە ئوسلوبت حەز و ئارەزوو بەڵێ ئەوەی خەوی دێ پێم بڵێ کێ خەوی دێ لەوانێ باش بزانێ کەس نییە خەوی بێ باش شاکیلەی خۆت دۆزەوە تۆ خاوەنی چ شاکیلەیەکی شاکیلە بزانین عولەما و زانایانی پێشوو چۆنیان تەفسیر کردووە خوای گەورە دەفەرمێ قل كل يعمل على شاكلته أي محمد عليه الصلاة والسلام بخلقي رابينه كهر كسا ببي شاكلي خويش دكا ببي شاكلي خوي ابن قيم دفرمي شاكلته يعني شيء أي يعمل على طريقته التي تناسب أخلاقه وطبيعته أو رجاها الله في جديك لقل روشته طبعي دا دقنجي مجاهد دفرمي على طبيعته مقاتل ضلي على جبلته فراء دلي على طريقته ومذهبه الذي جبل عليه قتيبي دلي على طبيعته وجبلته راغب أصفهاني دلي على سجيته التي قيدته ببي أو طبع خلقتي كإنسانك إذا بستيتوا أتو لنا ودا شتێک لەناو خودی خۆدا لە قوڵایی دەرینی تودا خوڵقێن راوە ئەتۆ دەست بۆ شتێک دەبەی بەڵام شتەکە ڕێت لێ دەگرێ بۆ چووکە پێچەوانەی ئەو شێوازە دروستکردنەیە کە خوا تۆی دروست کردو کێ لە ئێوە ڕقی لە زمانی ئینگلیزیە لە خوێندن یان ڕقی لێ بۆ لە پۆلی شەش ئەوە یەک بەڵێ تێگەیشتی من بۆ ئەو ئیمامی ڕاغب على سجیەتی التي قەیەدەته وەزەمە پێ بڵێن لەسەر ئەو کەلتور و کەلەپورەی کە لەسەری گەورانێت یعنی ئەو کەسە لەسەر ئەو شێوازەیە ناتوانێت وەڕەکاریسە جەناب شتێکەکە بەڵام لەگەڵ تەبیعەتیان نابێ بڵێن لەگەڵ کەلتوریان ناگونجێ وێ لەگەڵ کەلتورەکان نەگونجا کارەکەی تر ناکا مەسەلا چ لەسەر ئەو ئەسڵەکە دەستەکان شاکیلەکە شێوازە پەروەردەیەکێتی کە لەسەری پەروەردە بوو بەڵێ کێیکە وجدان وجدان لنا وزاتي استاندا بوني هي وجدان علاقة بمروفه هي إيماني رحمش علاقة بإيمانه هو بالله 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 أو أتوانية تتبع عقب قرر بلام تبعي كناخة وأن كسي ويا كسي تورا يعني كسي جمنا أتوانية يعني فلا تتبع عقب ده ونشتغل يعني قرر بلام تبع بين يعني دسته كان خب كواتا كساتي هر يكيق لإيمة بيكات ولا شيء لا طبع لا تطبع طبع بريتي لو شتي إخوة إيمة اللي سدرس كردوا تطبعش بريتي لو شتاني كإيمة اللي جنجدا وريد جرين كساتي هر كسيك أم دوشتانه بيكي دينين كساتي هر مروفيق يكسانه بتطبع لقل تطبع بلام زانایانی علمی اجتماع و زانایانی علم النفس لەسەر ئەم خاڵەی کێشیانی هەندێکیان دەڵێن طبع کاریگەری لەسەر ئینسان زیاترە تخواز ئەحمەد نەبێ هەر بە سەریعی لە ماوەی 20 سێرکەدا ناوی خۆتان لەسەر ڕانی خۆتان بنووست بە سەریعی لە 20 سێرکەدا ناوی سیانی خۆتان لەسەر ڕانی خۆتان بنووست
بەدەست بنووسن بە قەڵەم نە فریاکەوتن کێ نەینووسی کێ بەدەستی چەپی نووسی دەست بەرزکاتەوە 1 2 چەپەمان هەیە 3 چەپەی تۆش زۆر باش بۆ بە چەپەتان نووسی کێ پێگوتن خۆ من نەگو بەدەست چەپ بنووسن ئەمە چییە ئەمە طەبع یا تەطەبوعە ئەمە طەبعە ئەنیا طەبع بریتێ لەوەی هەر بەبێەوەی پێت بڵێم لە کاکە بڕۆ یەکسەر خۆ لەسەر دەست ناڕۆی لەسەر قاز دەڕۆی وەنیە بەڵام تەطەبوع ئەگەر تەمرین بکەن هەر کامێک لە ئێوە تەمرینی باش و بەردەوام بکەن بەدەستی ڕاست زۆر جوانتر دەنووسن لە دەستی چەپتە و ئەوانش بەدەستی ڕاست دەنووسن لەوانەیە زۆر پێیان قورس بێ نووسین بەدەستی چەپە بەڵام وەرە یەک مانگ تەدریب بکە نووسینی دەستی چەپ زۆر جوانتر دەردەچێت لە نووسینی دەستی ڕاست خۆم تاقیم کردێتەوە ئێوەش تاقیکردەوە بڕواکات بۆ چووکە ئەوەی بەدەستی چەپ دەنووسێت تەرکیز و چالاکی مێشکی بەقووەترە چونکە دەستی چەپ ڕەبتی بە مێشکی بەشە مێشکی لای کوێوە هەیە دکتۆر لای ڕاستەوە چالاکتر دەنووسێت جوانتر دەنووسێت بە تەرکیزتر و زۆربەی چەپەکان خەتیشان خۆشتر مەسەلەکە قووەتی تەرکیزە زان شاکیلەی خۆمان بدۆزینەوە زۆر گرنگە کە دەڵم شاکیلی خۆ بدۆزیەوە کەواتە ئەتۆ وەکو مشورخۆرێک وەکو گەنجێک وەکو بانخوازێک وەکو دڵسۆزێک بۆ کۆمەلگا دەبێ بزانی هەموو بەردەستەکانت وەکو یەک نین دوو بران یەکێکیان زۆر نەرمونیانە یەکێکیان زۆر زبر و توندە توندەکە چۆن مامەڵی لەگەڵ دەکەی دەوێ بزانی نەرمەکە چۆن مامەڵی لەگەڵ دەکەی دەوێ بیزانی ئێستا هەر لە ناو ئێوەدا هەیە ئەگەر بەسمم زۆر عیبە لەوانەیە قەت نەبدوێنێتەوە بەس هەشە لە ئێوە لەوانەیە زلێکیشی لێدەم ئاسایی بێ بەیانی دوو قسەی لەگەڵ دەکەم داوای لێبوردنەکەم کۆتایی پێدێ بۆ تەبعەکان جیاوازن منداڵ هەیە بەس خۆی لێ مۆڕکەوە لەوانێت هەفتەیەک نەدوێنێ منداڵیش هەیە دوو زلەشی لێدەی دوای 2 دقە نابە دێتەوە باوەشت طبعا هەیە ڕقاویە هەیە ڕقاوی نییە هەیە زوو هەڵدەچێ هەیە زوو هەڵ ناچێ هەیە زۆر توندە هەیە زۆر نەرمە هەیە زۆر زوو قەنەعەت دەکا هەیە قەنەعەت ناکە هەیە هەر بە طبع زۆر ئازا و جەربەزێ علاقەی بە مسلمانەتی چیوە نییە کافر هەبووە بەهۆی خزمەتیەوە لەگەڵ جێشی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام چووە بۆ جەنگ و زۆر ئازاش بووە کافریش بووە پاڵنەرەکەی علاقەی بە طبعی هەبووە مسلمانیش هەیە لەناو ئەسحابیشدا بەجەبان مەشهور بووە ئەنی ترسنۆک طبعەکەی وا بووە بەڵام لە شیعر نووسیندا و لە چدا بەڕاستی ئازا بووە وەنیە کەواتە مەرجنی ئەوەی شاعیر بێ بۆ عسکەری بشێ مەرجنی ئەوەی خەتیب بێ بۆ مەسئولی بۆ قائیدی عسکەری و لیوا بشێ مەرجنی ئەوەی لە خەتیبیدا زۆر سەرکەوتوو بێ لە وەزیری و پەرلەمانتاریدا سەرکەوتوو بێن مەرج نییە هەر کەسە خوای گەورە طبعێکی شاکیلەیەکی پێداوە کە ئەو شاکیلەیە خواکردیە با قسەکە لەسەوەی دەکات قل كل يعمل على شاكلته شاكلة ڕاستە ئەو ڕەیە هەیە کە ڕەبتی بە ژینگ و بەڵام لە ئەسڵدا شاکیلەتیهی یعنی ئەو شێوازەی کە خۆی لەسەری دروست کراوە شتێکی مەخزونە هەندەکە پێ نییە کێ هەندی پێ ئەم هەندەیە بۆی باشتر لە طبع و تەطبع شتێ بگەی ئەم هەندەیە دوو جۆر بەرنامە هەیە بەرنامەیەک هەیە کۆمپانیا کە دروستی دەکە هەر لەگەڵ خۆیدا کۆمەڵی بەرنامە خەزن دەکا ئەمە پێڵەن طبع ئەم بەرنامانە تۆ ناتوانێت بیان سڕیتەوە بەڵام هەندێک بەرنامە هەیە تۆ دەتوانی ئیزافەیان بکەی ڤایبەرە واتساپە تەلیگرامە چییە کۆمەڵێک بەرنامەی دیکەی دەتوانی تۆ ئیزافەی بکەی دەتوانی بەرنامەی باش ئیزافە بکەی دەتوانی بەرنامەی خراپیش ئیزافە بکەی بۆیە كل مولود يولد على الفطرة وإنما أبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه جينجا كاريجري زور هي بوي زانان هندي كان دلن طبع كاريجري لسر إنسان زياترة هندي كان دلن خير تطبع كاريجري لسر إنسان زياترة بوي تماشا دكي دل الإنسان ابن بيئته ونيا همو كسك رولي جينجا خويتي جينجا جورتين كاريجري لسر سلوك إنسان هي اكتشف وسعك توانای خۆت بدۆزەوە تۆ توانات چەندە توانای تۆ چەندە یعنی تۆ کە هێز و توانای تۆ بای هەڵگرتنی 50 کیلۆیە بڕۆی 6 کیلۆ هەڵبگری ئایا ماندوو دەبی یا ماندوو نابی ماندوو دەبی وانە نییە کێ دەڵێ ماندوو نابی کەسەیە خوای گەورە دەفەرمێ چی
لا يكلف الله نفسا إلا وسعها. باش ئەم دوو ئاەتە کێ دەزانێت جیاوازیان چییە؟ إلا ما آتاها إلا وسعها. وسعەکە پەیوەستی بەهینی خۆیەوێت بە کار و کردەوە و توانە و هێز و تەبعەکەوەیە. بەڵێ. بەڵام ما ئاتاها پەیوەندی بۆ بە تەبعەکەوەیە کە زیاتر هەوڵ بدا و فێر ببێ و کەی دیکە؟ توانای خۆتە. بەڵێ. بە ئەوەتان بۆ هەڵکەم هەردوو کیخی خوایە. ئەوە لە خاڵی گەڕ تەبعی تێدا نییە. هەمووی تەبعە بەڵام چۆن؟ بەڵێ. کێیکە؟ ڕێژە کەوتووە. بڵێن. کاکە گەنجن ئەیوهە شەباب. دکتۆریە. بەڵام واتیەکە مەسەڵەن ئەو لاپتۆپە توانە و تاقەیەکی هەیە و شەریکەکە پێی داوە بەس بەختیار بەکاری هێنیان بەکاری نانێ ئەوەی دووەمیانە تا چەند هەوڵە دەم ئەو سیعەیە ئەو تاقەیە بەکار دەستەکان خۆش. بەڵێ. زۆر جارم ئاەتە بۆ ئەو بەکارێنێک کە هێز و توانای خۆی کەم بکە. وایە. یعنی واتیەکە ئەمە من هەر ئەوەنم لە توانایە و بە خراپ بەکاری دێنێ. خراپ بەکارێنێ. بەڵام عەکسەکەی تەواوە. إلا وسعها چنێکت لە توانایە هەیە کە تو بەکارت نهێنە. ڕاست. خۆی پروردگار تۆ شتت پێدا. بەڵام تۆ چنێک سعی تیاکەی. تۆ چنێک بەکارهێنی. بەڵێ دەست خۆش. بەڵێ. دەستان خۆش بێت بەڕێزان. إلا ما آتاها يعني إلا ما أعطاها. خوا بۆ خوا دەگەڕێتەوە. ئەعطاها ئەوەی لە نیعمەتەکان لە بەهرەکان خوا پێی داوە. خوا تەکلیفی هیچ تەکلیفێک لە ئێمە ناکە کە خودی ئەو شتەی تەکلیفمان لێ دەکا پێی نەبەخشی بین. ئەگەر خوا عەقڵی پێ نەبەخشین هەر بە کەم عەقڵی بە بێعەقڵی لەدایک بووین شێت مکەلەفە بۆ مکەلەف نییە خوا عەقڵی پێ نەداوە. وانە؟ تۆ کە خوا بەهرەیەکت پێ نەدا تۆ برایەکەت ڕاستەیە بەڵام تۆ هەر کە لەدایک بووی دەستی ڕاستت نەبوو. ئایا تۆ مکەلەفی بە دەستی ڕاست بنووسی؟ بۆ دەستی ڕاستت پێ نەدراوە. وایە؟ ئێمە دەتوانین ماوەیەک لەسەر یەک قاچ چەپ یا ڕاست بوەستی. خوا تەکلیفی لێ کردوون هەردوو قاچە بەرزکەینەوە؟ بۆ خوا ئەو توانای بە ئێمە نەداوە تا تەکلیفمان لێ بکات لە کاتی نوێژەکاندا هەردوو قاچەکانمان بەرزکەینەوە. کەواتە خوا تەکلیفی شتێکمان لێ ناکا پێی نەدابین. بەڵام خوای گەورە کۆمەڵێ بەهرەی زۆر زۆری بە من و تۆ داوە ئێمە ئەو بەهرانە واجبە لەسەرمان بەکاریان بێنین. بەڵام لەناو بەهرەکاندا تۆ بۆ نمونە 10 بەهرەی بە تۆ داوە 50 بەهرەی بە تۆ داوە لە هەر 50 بەهرەی هەندێکیان لە سەداسیە هەندێکیان 35 40 45 50 60 70 80 بەڵام لە بەهرەیەکیاندا تۆ لە سەداسەتی کێ لە یەکێک لە دەرسەکانی پۆلی 6 سەتی هێنا کەم لێەوە لە چه دەرسێک؟ بایۆلۆجی فیزیک. ئێستا لە چ کولێک دەخوێنی؟ پێهۆشکاری. ڕەبتیان پێکەوەیە؟ بایۆلۆجی. بەڵە زۆر باش. ئەی کێیکە؟ دکتۆر. کیمیا. پیشەکەت ڕەبتی بە نزیکن زۆر باش. بیرکاری. لە چ بەشێکی؟ یاسا. هەیە؟ هەیە زۆر باش. لە کیمیا. زۆر باش. خوا تەکلیف ناخاتە سەرشانی ئێمە بۆ شتێک کە ئێمە ئەو شتەی پێ نەدابین. خۆی پێی نەدابین. خۆی پێی نەدابین. قل سیروا فی الأرض فانظروا. انظروا وادانەوە یعنی تەماشاکە. ئەگەر کەسێک چاوی نەبێ مکەلەفە بڕوا تەماشای شت بکە. هەر کە لەدایک دەبێ ضەریر بێ کوێر بێ دەتوانێت تەماشاکە؟ مکەلەف نییە. ئەی کەسێک لەدایک دەبێ هەر بە کەڕی مکەلەفە بۆی گوێرەشت بگرێ؟ ئەی کەسێک کەڕولاڵ بێ مکەلەفە وەکو من و تۆ بڵێ دەی سوورەی فاتحان بۆ بڵێ؟ مکەلەفە؟
مكلف نبي هرب إشارة جو أبك أي لا يكلف الله نفسا إلا وسعها تيا جواز كان أويك تخواي جورا كومال بهري زوري بداي بلام ليك يجل بهر كان ده تو نمركد لصدا صدا كواتا وسعتو توانيتو وسع يعني توانا نقوي كوبرياكتي هند خلق بفعلي بهلا بكاريين يعني والله كمن بو دعوناك بخوانا توانم أري بو خيرناك ولا ناتوانم أري بو إصلاحناك ولا ناتوانم أري كاك بو ناجولي بخوا طاقتمني أو لا يمنتو حجية بلام لا يخوا حجني تشوك الرجكي لجهازي ددا الرجي وسعكي لصداصة لو بواريدا كم ترخميتي ذا كردو بويا وسع يعني توانايتو رجي توانايتو ليك قل بهركان ده لصداصته تو واجب لسرد للدنيا دا أو وسعي خود بو أو قاندني أو بهري بكارهناني أو بهري بكاربيني أجر ناقولها بردبي سيرك كي نمونيك بودين توا أجر نام النمونيك دينمو نمونيك لا حياتي بيغمبر دا عليه الصلاة والسلام لجياني أصحاب دا لحديثيك دا لسر أويك بيغمبر صلى الله عليه وسلم ما ملي لقل أصحاب دا كدوا ببي بهركانيان نق ببي نزيكي وكسكان بۆ پێش ئەوەی بانگ بدرێ چ دەکرا بۆ نوێژەکان کاتی نوێژەکان ناقوس وانە زەنگوڵ لێ دەدرا چۆن گۆڕا بە بانگ خەونێک بەڵێ نا عەبدوڵای کوڕی مەکتوم نەبوو عمر كتيمش همان شتم بيني وبالله بس بيش الصحابة خوي بيني لا خوي داوتيان كاكيو ناقص لي مدن بو بانك بلن الله أكبر شوار جار بو قامتش آبلن بو شي دوباره كردو دو كذبون للروايات كده دو ملائكة كخوكي جراو بو بيغمس فاصم فرموي حقا إن شاء الله أما لخوني كرازة شي أجر خواوي ستيلي سربي عمر كتي والله مش أم بيني أو كتي والله مش خوكي وان بيني تواو بو بشتيكي ثابت كبانك آية بيغمبري خوا عليه الصلاة والسلام بعمر كوري خطاب أو صحابي خوي بيني ومكتون نبو يعني أبي زيدي أنصاري بو بزانم أبو زيدي أنصارية آية بو صحابي قلت كأبو زيدي أنصارية وتي توبرو بانك دا لبروتو خوكت بيني أقا منو توباني وما ذكرت ويا توصل واي نكرت فرموي أبو زيد برو بولاي بلال فإنه أندى صوتا منك برو بولاي بلال حبشي ئەو دەنگی لە تۆ خۆشترە ئەم بانگگاندنە پێویستی بە دەنگی خۆش هەیە پێویستی بە ئازایەتی و جەربەزە و غیرەت نییە علاقەی بۆ نییە بە دەنگی خۆش ئەم پەیامە دەچێتە ناوی گوێچکە ئەو کەسانەی کە سەمعین پێویستە دەنگی خۆشیان بۆ بەکاربهێنرێ بۆەوەی سەرجیان ڕابکێشی وایە کەواتە بۆ چووکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەیزانی بیلالی حەبەشی خاوەن بەهرەیەکە لەو بەهرێدا لە سەداسەتی هەیە کە دەنگ خۆشیە هەتا مردیش سێ کەس لە سەحابی بانگیان داوە یەکێکیان بلالی حەبەشی بوو یەکێکیان کەیکە بوو عەبدوڵڵا بەس بۆ نوێژی بەیانی بوو کام بانگە بوو بانگی یەکەم بوو سەحابەی کەش بانگی داوە کێ دەزانێ کێ ئەویش دووبارەی دەکردەوە لە ڕۆژانی جومعەدا و لە جەژنەکاندا کە بیلال بانگی دەدا ئەو لە دوورەوە بانگەکەی دووبارە دەکردەوە سەحابەکە دوای خۆتان ناوەکەی بدۆزنەوە کەواتە نە ئەبوو بەکر بانگی داوە نە عومەر بانگی داوە نە عوسمان بانگی داوە نە عەلی بانگی داوە بۆ چووکە بەهرەکانیان لە دەنگخۆشیدا چی بووە لە سەداسەد نەبووە دەنا هەمووتان دەنگتان خۆشە کەس دەنگی ناخۆش نییە بەڵام ئەم شە ئەو برای قورئانی خوێند کێ بوو ناو چییە ها سەرکۆ ئەگەر بێت و نەچێت تەدریب نەکە تەطویر و گەشە پێدان بە دەنگی نەکە گونەهبار دەبێت چونکە دەنگی زۆر خۆش وایە نە ئێوە شاهیدی بۆ دەن بەس لەوانەیە خەتی زۆر خۆش نەبێت خەت خۆشە خراپ نییە بە زۆر خۆش نییە وەکو ڕوقعی نانووسی ئەوانێ کەواتە دەبێت تۆ تەدریب بکەی لەسەر ئەو دەنگ خۆشیت ڕاهێنان بکەی بزانێت چی پێویستە بۆی دەنگەکەت بە جوانی بگا واجبە لەسرت تۆ دەتوانی بە دەنگ خۆشیەکەت دەور و ڕۆڵت لە دەیان و سەدان داعی و بانخواست کاریگەرتر بێ سامی یوسف کاریگەری لەسەر گەنجان لە خەتیب و داعیەکان زیاتر نییە لە 1 و 2 و 3 و 4 و 10 زیاتر کەواتە بەهرەی خۆتان دەبێت بەکاربێنن بۆ بینینی دەور و ڕۆڵی خۆتان کە لەسەرتانە بۆیە لا يكلف الله نفسا إلا وسعها تۆ وسعت لەو بارێ لە ئیدارەدا
لە دیبلۆماسیەتدا لە علاقات و پەیوەندیدا لە تحلیلات و لێکۆڵینەوەدا لە داهێنانکردندا لە چدا تۆ بەهرەت هەیە دەبێ واجبە لەسرت مادام تۆ لەو بوارەیەدا بەهرەکەت لە سەدا دەبێ بەکاری بێنی بەکاری نەهێنی مکەلەفی کۆتا ئەم پردەیە کێ دەتوانێت خۆی فڕێداتە خوارەوە لەسەر پردەکە بۆ خوارەوە کام لێوە دەتوانن هەمووتان ناخ بە قسە نابێ تۆ دەتوانی خۆ بکوژی هەموو مەلەوانێک دەتوانێت خۆی فڕێدا بەڕێزان سیرکەن هەندێک کەسەیە خوای گەورە بەهرەی خۆ هەڵواسین بە شاخیەوە پێداوە ئەو کەسەیە وەکو نازانم چی وەکو پشیلە خۆی هەڵداواسیەوە نیە بەس من و تۆ بەسەر ڕێگاگە یەک تۆز لار بێ ناتوانین بجوڵێ وانە هەیە تەماشا دەکەی لە بەرزایەکی زۆر بەرزدا لە تیارە خۆی فڕێداتە خوارەوە دەڵێ ئێستا دەمرێ لە نەکاو پەڕەشوتەکەی دەکاتەوە من و تۆ دەتوانین لەوانەیە نەتوانین بەس لەوانەیە وەکو تۆ وتاری پێ نەدرێ لەوانەیە وەکو تۆ نەتوانێت تەرجەمە بکات لەوانەیە وەکو تۆ نەتوانێت لە کاری کۆمەڵاتیدا سەرکەوتوو بێ لەوانەیە نەتوانێت لە بازرگانیدا سەرکەوتوو بێ وایە لاو ئەم بەفرەیە هەر تۆزێک ئێستا دەڵن گەرمایە بەس تۆزێک سەرماش بدەن کاکە هاوار ماوەسا ڕق بووینەوە خەڵکتان بینیوە بە سەعات لەناو بەفردا بەفری لەسەر خۆی داناوە بینوتانیان نە ئەمە چیە بە بەهرەیە مەرج نییە تۆ لەوانەیە تۆ سەرمات بێ تووشی نەخۆشی بی بەس هەندێک خەڵکەیە مقاومە و بەرگەگرتنی سەرمای زۆر لەلا گەورەیە خاڵی پێنجەم و کۆتایی ئیکتەشیف یوسڕەک یوسر چییە کێ دەزانی یوسر چییە یوسر ئاسان آخر ئاسان چییە ئاسانکاری ئەو شێ دڵ پێخۆش کوردەواری قسەیەکی هەیە کە لێ ئاسانەت سووکە ئاسانەت سووکە جوانە جوان ئاسانە سووکە من نەبیست ئیشەکان کە لەگەڵ تا یەکەم زوو دێت بەدەستە زوو ئیش جێبەجێ ئەکرێ زوو گونجاوی بەڵێ زوونێ با بزانین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ چی طبعا فەرموودەکە درێژە دوایی دەفەرمێ اعملوا فكل ميسر لما خلق له طبعا دوای پێغەمبەر ئەو ئاەتەی خوێندەوە فەرموودەکە لە صحیح بوخاریدایە فأما من أعطى واتقى وصدق بالحسنى فسنيسره لليسرى فكل ميسر لما خلق له اعملوا إيش بكن خەمی ئەوەتان نەبێ بڵێ ناتوانم بەڵام تۆ دەبزانی ئیش چی ئیشێک هەڵدەبژێری ئەوە گرنگە تۆ تەماشا هەیە دوکانداری هەڵدەبژێری هەر ێوارە دێتەوە بەخوا تاقەتم نەما و نازانم چی با بە تۆ بۆ دوکانداری نابی کاک هەیە تەماشا دەکەی دەچێ وەزیفەیەکی ئیداری هەڵدەبژێری با بگەن تۆ سەلیقە ئیدارت نییە ئەوەی وا داناوە تەپڵەکەکەی ئەوە داناوە ئەوە تێکەڵ بابەوە ئیدارەوە نییە ئیدارە دەبێت چی بکارە مێزەکەی ڕێک پێک بێ تەمە هەرجە جلو بەرگەکەی بەڕێکی نەپۆشیوە ئیدارە چۆن وادە ئیدارە دەبێت لە کاتی خۆیدا مەزبوط حازر بی ئەمجا بتابعی بەشەکان و ئیشەکان کە بزانی کێ هاتووە کێ نەهاتووە کێ غایبە کێ غایب نییە موچەکان چۆنی دەبێت مدیر ئاگای لە هەموو بەشەکانی خۆی هەبێت اعملوا إيش بکەن فكل ميسر لما خلق له هەر یەکێک لە ئێوە خوای گەورە ئاسانکاری بۆ دەکات بۆ ئەو ئیشەی بۆی دروست کراوە تۆ خوای گەورە دروستی کردووی بۆ وەزیفەیەک دڵنیابە بەس وەزیفەکەت دەبێت یاری بکەی بە پێی خۆناسین تۆ نابێت طەبیب بی تۆ دەبێت وەزیر بی تۆ نابێت طەبیب بی تۆ دەبێت محامی بی تۆ نابێت ئەسڵەن محامی بی تۆ دەبێت مهندس بی کەواتە تۆ بووی بە محامی هەڵەدا چووی لەسەر پێشنیاری باوکت چووی تۆ بووی بە طەبیب لەسەر داوای دایکت چووی غەڵەتە تۆ دەبێت بزانی حەز و خولیاکانی خۆت چۆنە قودرە و توانای خۆت لەو بارەیدا چۆنە ئەنجا بڕۆی ئیشێک هەڵبژێری ئەگەر نا بە هەڵەدا دەچی وڵا دەمێ کوڕەکەمە بێتە داعی بابە نابێتە داعی ئەم کوڕە دیسکۆیە ئەم کوڕە حەزی لە کۆمەڵک ئەمە بۆ هونەر باشە ئەمە بۆ سەرشانۆ باشە بۆ مەسرح باشە بۆ داعی باش نییە دەکرێت شانۆی بەکاربێنێ بۆ دەعوە بەڵام وەکو داعی گوتار و مەوعیزە و ئامۆژگاری بە کەڵک نایە کەواتە بەڕاستی تۆ دەبێ بزانی
خوای گەورە تۆی دروست کردەوە بە وەزیفەیەک لە خلالی ئەو وەزیفەیەدا دەتوانی ڕۆڵەکەت ببینی زۆر بە ئاسانیش ميسر لما خلق له عربيك دل كل ميسر يعني كلنا قد يسر الله فينا ما يمكن من خلاله أن نحقق دورنا هەموو یەکێک لێمە خوای گەورە ئاسانکاری تێدا دروست کردوین کە دەتوانین دەور و ڕۆڵەکەی پێ بە ئاسانی جێبەجێکەین بڕۆ وتارێک بدە هەر زۆر باسانی بەڵێ مامۆستا بسم الله الحمد لله کاکە بڕۆ ئەو خاڵانەی هەمومان نووسیمانە کێ دەتوانێت بۆمان کۆکاتەوە بەڵێ مامۆستا تەماشا دەکەم من بە ڕۆژێک ناتوانم ئەو بە سەعاتێک هەمووی بۆ کۆ کردومەوە کاکە کێ ئەمێز ئەم کورسیانە بۆ دەپێچێتەوە دوو گەز دەڵێن ئێمە تەماشا دەکەم من ئەگەر من بپێچمەوە لەوانەیە هەڵیانگرم بە سەعاتێک نەتوانم ئەو بە 5 دقە کورسەکان ڕیز دەکەن هەر یەکێک لە ئێمە خوای گەورە ئاسانکاری تێدا دروست کردوین بۆ ئەو وەزیفەی کە بۆی دروستکرا بەڵام گرنگە بێت وەزیفەکەت بدۆزیتەوە هەمومان بەهرەدارین کەواتە بەڕێزان ئەوە نەتیجەکەیەتی خۆناسی خۆدۆزینەوە ئیکتیشافی معدەن و لەون و شاکی لەو یوسر و وسع ئەمە سەرەتایەکی زۆر 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 پێویست و گرنگە بۆچی بۆ ئەوەی ئێمە دەور و ڕۆڵی خۆمان بزانین چییە چۆن دەور دەبینین تۆ توانای خۆت بازرگانیە دیبلۆماسیە تواناکات ئیداریە تواناکات نازانم چییە توانا و بەهرەکانی خۆت بدۆزەوە بۆ ئەوەی کە دۆزیتەوە ئەنجا دەورەکەت هەڵدەبژێری نەک ئەمە یەکەم جار هەم منداڵەکەمان بە بچووکی دەڵێن کاکە ئەومان داناوە بۆ ئەوەی ببێتە ئیمام بەخەڵتێک دوای تەمە قسە نازانێ فێری قسە نابێ زمانی تێکەڵ دەکە موسا عەلەیهی سەلام کە یەکەم جار دوای دوعای کرد خوا قبوڵی کرد و ئەوەی نەما گرێکی لە زماندا هەبوو ئیشەکەی بە قسەزانی و فەسەحەت بەڕێوە دەچوو بۆ یەک کوتی خوایە داوات لێ دەکەم هاڕونیش لەگەڵ مندا بکەی بە پێغەمبەر هو ئەفصەح منی لیسانە وانییە بەڵام دوایی ربی اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني خوا گرێکەی لابرد جیاوازی نێوان کەسی سەرکەوتوو کەسی چییە کەسی سەرکەوتوو بە کورتی کەسێک ئاشنا بوو بێت بە بەهرە و خاڵە بەهێزەکانی خۆی و بەکاریان بێنێ لە بوارە ڕاست و دروستەکەی خۆیان ئەی کەسی فاشیل کێیە بە پێچەوانەکەیەتی کەسی فاشیل ئەو کەسەیە هەوڵ نادا بەهرەکانی خۆی بدۆزێتەوە هەوڵی سەرکەوتن دەدا بەڵام بەبێگرت نەبەری هۆکار و ڕێگا دروستەکە هەوڵ دەدا بەڵام ڕێگا دروستەکە نییە بۆیە ئەمە وەکو کەسێک وایە هۆشی لەدەست دابێت چونکە بەهرەکانی خۆی نەدۆزیوەتەوە بۆیە ژیانی بەزایە داوە لە کار و ڕۆڵ و پسپۆڕیەکە گونجاو نییە بۆی و لە ڕۆڵێکدا کە بۆ ئەو شایستە نییە ئەوە کەسی فاشیلە ئەگەر نا سەداستە تێنابێ ئەگەر نەتوانی ئەو ڕێگا دروستە بگریە بەر کە لەگەڵ تەبع و لەون و شەکل و بەعدەنی خۆدا دەگونجێ تەماشا دەکەی ئەو کەسە هەتا دەژبرێ بەردەوام ماندووە بەدەزی شتێکدا 100 خەتیبتان بۆ بێنم خەتیبی لەلایە وەکو بێگار وایە کوڕە 200تان بۆ دێنم بۆ چونکە ئەسڵ وایە ئەو خەتیب نەبێ کاکە مامۆستا وتارەکەت وەڵای جارە سەعات 11 وتاری حازر نەکردو 11 هیچی حازر نەکردووە بۆ چونکە بە ئیشی خۆی نازانێ وەکو وەزیفەیەکی دنیای موچەی لەسەر وەردەگرێ نەک وەکو ئەوەی کە 100 نەفەر کۆ دەبێتەوە مەفروزە ئەم ئاراستەیان کە بۆ ئەوەی تا هەفتەی داهاتوو لەو گوناه و هەڵەیە بیان پارێزی بۆیە تا زووتر و تا زیاتر و زووتر بەهرەکانت بدۆزیەوە زیاتر چ دەکەی خۆت لاگرنگتر دەبێ تا زیاتریش خۆتت لاگرنگتر بێ چ ڕوو دەدا زیاتر نرخی خۆت و بەهرەکانت دەزانی تا زیاتریش نرخی بەهرەکانت بزانی چ ڕوو دەدا زیاتر سوور دەبیت لەسەر گەشە پێدانی بەهرەکانت بە زانیاری زیاتر و کارامەیی شیاوتر و باشتر تا زیاتریش بەهرەکانت گەشە پێ بدەی تۆ بەهرەت هەیە بەس گەشەت پێ نەداوە نەچوێنە هیچ خولێک هەوڵم نەداوە داوات نەکردووە زانای ڕابردوو هەیە یەک مانگ بە پێ ڕۆیشتووە بۆی علمێکی دەستکەوێت ئێوە تەماشا دەکەین شوێنمان بۆ دابین کردوون بۆ نمونەیانی شوێنمان بۆ دابین کرد خواردنمان بۆ دابین کردواش لەوانەیە زۆرێکی ئەو خەمە گەورەی نەبێت کە بڵێ باشە بۆ من لە خلالی ئەو سەعات ئیسراحەتەیە با بچەم ئیسفادەیەک لە دکتۆر بەختیار بکەم با بچەم ئیسفادەیەک لە فڵان مامۆستا بکەم لە سلەیمانی با بچەم ئیسفادە لە ئەرێ کاکە کاک سەفین و کاک عومەر و کاک محەممەد زۆر لە من شارەزاتە من زۆر ئیسفادەم بە دکتۆر کردوە لە بواری پاوەرپۆینتدا لە سوودان دەورەیەکی بۆ کردینەوە عیب نییە ئێستا بەفعلی من یەکێکم لەوانەی پێویستم بە خولبینین هەیە لەسەر پاوەرپۆینت چونکە پاوەرپۆینتەکانم زۆر مەزبوط نین خۆم دروستیان دەکەم عیبەش نییە من لەوە شارەزانیم مەرج نییە من لە قسەکردن زۆر زیرەک بووم من لە پاوەرپۆینت کرد لە کۆمپیوتەر شارەزا بم کاک سەفین ئەمڕۆ قسێکی زۆر جوانی کرد
بەڕاستی زۆر بەمان بە تایبەت خەڵکی موسڵمانی ملتەزیم زۆر بەمان لە بەکارهێنانی تەکنۆلۆژیادا سەقەتین ئەوە تا زۆربەی داعیەکان من ئەم ساڵ هاکرە لەسەر هەڵەیەک لەسەر هەنگاوێکی هەڵە کەواتە ئەمە نەتیجەکەیەتی تا زیاتریش بەهرەکانت کارا بکەیت چالاکیان بکەیت لە شوێن و جێگەی خۆیدا ئەو بەهرەی کە تۆ هەتە لە جێگە و ڕێگەی خۆیدا بەکاری بێنی تا زیاتر چالاکی بکەیت دڵنیا بە تۆ ئەو کاتە کەسێکی سەرکەوتوتر و جیاوازتری ئەمە نەتیجەکەی ڕوونە برا ئەمە پوختەی بەرنامەکەمان بەم شێوازی کۆتایی پێدێ بەڕێزان دایمە ئەم سێ نەخشێتان لەبەرچاو خۆ دۆزینەوەی بەهرەکانت بەهرەکانمان بەهرەی تەکتیکیمان هەیە بەهرەی لۆجستین بەهرەی دیبلۆماسی ئەم چوار بەهرە سەرەکیەمان هەیە بەهرێکەش زۆرن بەڵام بە پێی تەبعی ئینسان کە چوار جۆر تەبع هەیە ئەم چوار جۆر بەهرە سەرەکی هەیە تۆ کام جۆر بەهرەیەت هەیە لەم بەهرانە بیدۆزەوە دوای کە بەهرەکەت دۆزیەوە پێویستمان بە تەطویر و گەشەپێدان هەیە ئەو بەهرەیە کە خوا پێیداوی پێویستی بە گەشەپێدان هەیە گەشەپێدانیش یەکەم جار لە هەوڵی شخصیەوە دەست پێ دەکات خۆت دەبێ گەشە بە بەهرەکەی خۆت دەی خۆت دەبێ هەوڵی گەشەپێدانی بەهرەی خۆت دەی ئەنجا دواتر هاندانی دەوروبەر ئەنجا دواتر مؤسسە ڕێکخراوە حکومەتە دەوڵەتە دەبێت ئەو کەسەی بێنێ لە شوێنی خۆیدا بەکاری بێنێ لە تورکیا کەسێک دەنگی خۆش نەبێ هەموو ئیمتحان دەکرێن لیژنەی تایبەتیاندانە ئەوی دەنگی خۆش نەبێ قەت بۆ مؤەزینی دەرناچی ئەو کەسەی بانگیش دەبێتە بانگ بێژی تەعین دەبێت دەور خولی سێماگی ببینێ فێری هەر سێ جۆر لەحن و مەقامی بانگدانی بەیانی و نیوەڕۆ و عەسر و مەغریب و عیشا لەحنی هەر یەکێکیان کاتی جیاوازە مەقامی جیاوازی بۆ بەکاردێنێ لا ئێمە هەمووی الله ئەکبەر الله ئەکبەر یەک شێواز سێمیشیان تەوظیف چۆن ئەو بەهرانی خۆمان دەکەین بە وەزیفە بەکاریان دێنین دەیانخەینە سەر شانۆ و مەسرەحی چالاکیان دەکەین ئەویش تۆ پۆستی ئیداری وەردەگری پۆستێکی مەیدانی وەردەگری پۆستێکی وەردەگری تەحفیز و هاندان و ئیلهامە یان قیادەیەکی پۆستێکی وەردەگری لە ڕووی فکریەوە کار دەکەی تۆ ئەو بەهرانەی خۆت دوای گەشەپێدان لە یەکێک لەو بارانەدا بەکاردێنی لە یەکێک لەو بارانەدا بەکاردێنی ئێستا ئەمڕۆ لە کوردستان چەند دکتۆرێکمان هەیە تەبیب هەرێکە لە بەشێکدا بۆچی دەور و ڕۆڵەکان زۆر گەورەتر و کاراترە لە ناو کۆمەڵگە لەبەرچی لەبەرەوەی توانیویانە بەهرەکانی خۆیان دۆزنەوە گەشە بە بەهرەکانی خۆیان بدەن وەزیفەکەشیان تەفعیل کردووە بۆ بینینی ئەو دەور و ڕۆڵەیە بۆ یەک خەڵکێک لە دەهۆکەوە دێ بۆ لای دکتۆر بەختیار بۆ لای دکتۆر عەبدولواحید بۆ ئەوەی ئەو ببینێ ئەو سۆنەری بۆ بکە لە بەرۆی متمانەی هەیە دەزانێ ئەم خاوەنی دەور دەبینێ یعنی وێڕای ئەو وەزیفەیە وەزیفەکەشی کردوتە مینبەرێک بۆ دەور و ڕۆڵبینین بۆ قیامەتیش سەرمێشاندن وەسەلام عەلەیکوم